بە مەبەستی دەربازبوون لەو وەرزە لە گرفتی ئاوی ماڵان و کە کێشەیەکی ساڵانەیە بە بەردەوامی لە سنووری پارێزگای هەولێر هەیە و هەروەها هەر سێ ساڵی ڕابردووش کە وشکە ساڵی بووە و کاریگەریەکانی تا ئێستا بەردەوامە لە بۆ ئاوی ژێرزەوی ئەم ساڵیشمان دیسانەکە هەر لە ناو وشکە ساڵیدا هەولێر دەمینێتەوە. تەنها ئەو بارانەی کە باریە لە بابەتی کشتتوکاڵی و ئەو بابەتانە تا ڕادەیەکی باش بووە، بەڵام ئەو ڕێژە بارانەی ئەو ساڵوە بە تایبەتیش کەمی بەفر وشکە ساڵی جارێکی دیکە لە هاویندا لە هەولێر بەردەوامە و کە ڕێژەکەی 250 ملیم باران باریە کە دەبوایە بەپێی ستاندارد سەروی 500 ملیم باران بباری باە. لەو پرۆژانەی کە خراونەوەتە ڕوو 8 پرۆژەیە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران وەرگیراوە، تێکڕای ئەو پرۆژە و داواکاریانەی کە هەمان بووە هەمووی نزیکەی 20 ملیار دینارە لە بۆ هاوینی ئەو ساڵ لە بۆ دامەزراوەکان و فەرمانگەکان ڕەزامەندی لەسەر دراوە و بودجەکە تەرخان کراوە. ئەو ڕەزامەندیە دەبێتە هۆکاری ئەوەی کە ئەمە ئەو ساڵەکە لەگەڵ ساڵانی ڕابردوو جیاوازتر بین، واتە لە پێشی ڕووداوەکان بین فەرمانگەکان بەخۆ دەربازکردن لە ڕۆتینیات بە حاڵەتێکی لە ناکاو ڕوبەڕووی ئەو بابەتە ببنەوە لە مانجی 7 و 8 و 9 ئەو پرۆژانە ئەنجام بدرێت کە بەشێکیان بەشی زۆریان لێدانی بیری بەدیلە و بەشێکیان سیانەکردنی بیرەکانە. ئەو کێشەیە بە بەردەوامی لە هەولێر دووبارە دەبێتەوە و هەموو هاوینێک ڕوبەڕووی هەولێر دەبێتەوە. بابەتی پلانی ستراتیژی دەربازبوونی